سڵاو مدلەنیام ئەمڕۆ ئەو پۆلیسە کوردەتان پێدەناسێنم کە ڕکابەری کریستیانۆ ڕۆناڵدۆی ئەفسانەی تۆپی پێی کردو توانی ببێت با گرانترین یاریزانی کورد لەسەر ئاستی عێراق ئەو بە تۆمارکردنی 2 گۆڵ کریستیانۆی بەزاند و عێراقی سەرخست بەمەش بوو بە دیارترین تاج لەسەر نراوەکان و شێرەکانی میزۆپۆتامیا بۆ جاری چوارەم لە جامی کەنداو. پۆلیسە نایەبەکە گەنجێکە بە ناوی ئاسۆ ڕۆستەم. ئاسۆ یاریزانێکی لاوی هەڵبژاردەی عێراقە لە ساڵی 1994 لە شاری سلێمانی لە خێزانێکی مامناوەند لەدایک بووە. ئێستا خێزاندارە و باوکی منداڵێکی تەمەن 4 ساڵانە. ئاسۆ دەرچووی پەیمانگای وەرزشە لە چەندینیانی نێوخۆی و جیهانی یاری کردووە، لەوانەش یانەکانی نەورۆز و هەولێر و پێشمەرگەی سلێمانی و یانەی دۆحک و کەربەلا لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردووشدا پەیوەندی بەیانی سەلیمی کوێتیەوە کردووە، لە ئێستاشدا گرێبەستی هەیە لەگەڵ یانەی شۆرتای عێراقی. ئاسۆ بەهۆی ئاستە بەرزەکەیەوە 4 جار وەک هێرشبەر لە هەڵبژاردەی نێودەوڵەتی عێراق یاری کردووە و هەوڵی داوە بە 4 گۆشەی زێڕین بگات. ئەستێری بەختی ئاسۆی تەمەن 29 ساڵ لە جامی کەنداوی 25 کە لە شاری بەسڕە بەڕێوە چوو زیاتر درەوشایەوە، چونکە لە یاری نێوان هەردوو هەڵبژاردەی عێراق و هەڵبژاردەی سعودیا ئاسۆ توانی گۆڵێک تۆمار بکات، دواتریش بە لێدانێکی بەهێز گۆڵی دووەمی تۆمار کردو. ئەمەش هۆکار بوو بۆ سەرکەوتنی هەڵبژاردەی عێراق بە 2 گۆڵی بێبەرامبەر. بەمەش بوو بە دیارترین تاج لەسەر نراوەکان و شێرەکانی میزۆپۆتامیا بۆ جاری چوارەم لە جامی کەنداو. جێگەی باسیشە پێشتر لە ئۆڵمپیادی ئەسینیای 2004دا ئەو یاریزانە پورتوگالیە بەرامبەر عێراق دووچاری شکست هاتووە. لێهاتووی و توانای گەنجە کوردەکە دەنگدانەوەی زۆری دروست کردو. وێنە و ڤیدیۆی گۆڵەکەش تۆڕە کۆمەڵایەتیەکانی عێراقی داگیر کردو. مۆناسامی کەسایەتی بەناوبانکی عێراقیش لە تۆڕی کۆمەڵایەتی لەسەر وێنەیەکی ئاسۆ نووسی بووی. لە بەسڕە هەرێمی کوردستان گۆڵێکی تۆمار کرد. ئاسۆ سەلماندی کە هیچ ئاین و مەزهەب و نەتەوەیەک لە عێراقی یەگرتوودا ڕێگرنیە لە سەرکەوتنەکان. ئاسۆ بەر لەوەی بێتە ئەستێرێکی دیاری عێراقی پۆلیس بۆ لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی کە سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمەش نەبووە ڕێگر لە بەردەم گەیشتن بە خەونەکەی، بەڵام بۆ بەشداریکردن لە یاریەکانی جامی کەنداو ئاسۆ بەهۆی کارەکەیەوە دەستگیر دەکرێت. وا دیارە ئاسۆ پێش ئەوەی پەیوەندی بەیانی سەلیمیەوە بکات داوای مۆڵەتی 2 ساڵی بێموچەی لە بەڕێوەبەرایەتەکەی کردووە تاوەکو بتوانێت یاری بکات لەو یانەیە، بەڵام بەهۆی درەگەیشتنی پۆستەکە ماوەی داواکاریەکەی بەسەر دەچێت، بۆیە بە فەرمی بەداوام نەکردنی لە کارەکەی بۆی هەژمار کراوە و دواتریش با بیانووی پابەندنەبوونی بەکاتی دەوامەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە کە پاش لێکۆڵینەوە فەرمانەکە هەڵوەشاوەتەوە. پاشتریش هەر لەو فەرمانگەیە مۆڵەتی 1 ساڵ بێموچەی پێدراوە. بەڵام ئاسۆ بۆ یاریەکانی جامی کەنداو بە مەبەستی پەیوەندیکردن بە هەڵبژاردەی عێراقەوە دەچێتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر، بەڵام لەوێ دەستگیر دەکرێت و ڕێگە نادرێت گەشت بکات، چونکە ئەو بڕیاری کە باز لە هەڵوەشانەوەی فەرمانی دەستگیرکردنی ئاسۆ دەکات نەنێردراوە بۆ فڕۆکەخانەکان. بەو هۆیەوە ئاسۆ دوا دەکەوێت و فڕۆکەکە بەجێی دەهێڵێت، بەڵام کۆڵ نادات و بە ئۆتۆمبیل گەشتەکەی دەکات و بەشداری لە جامی کەنداودا دەکات. یاریزانە کوردەکە لە کۆتایی یاریگەڕانەوەی خولینایەبی عێراقدا توانی جێگەی سەرنجی هەمووان بێت. ئەمەش وای کرد یەکێتی تۆپی پێی عێراق ئاسۆ هەڵبژێرێت بۆ ئەوەی ڕکابەری لەسەر خەڵاتی باشترین یاریزانی مانگی شوبات بۆ ڕۆژاوای ئاسیا بکات کە بە یاوەری کریستیانۆ ڕۆناڵدۆی پورتوگالی و چەند ئەستێرەیەکی دیکە بەڕێوە چوو. خەونی ئاسۆ هێشتا کۆتایی نەهاتووە. لە دوای جامی کەندا و پەیوەندی بە ڕیزەکانی یانەی شۆرتاوە دەکات بە گرێبەستێک بە بەهای 225 میلیۆن دینار کە بەمەش وای کرد ببێت بە گرانترین یاریزانی کورد لەسەر ئاستی عێراق. لە ئێستاشدا باخواستن بۆ ماوەی ساڵێک بۆ یانەی هەولێر یاری دەکات.